هاوڕێیان چۆنن؟ بەخێر بێنەوە بۆ کەناڵەکەم لە یوتیوب. هیوادارم هەموو لایەکتان زۆر باش بن. ڤیدیۆی ئەم جارم لەسەر ڕێگاکانی کۆچکردنە بۆ کەنەدا، باسی ڕێگایەکی تازاکەین، باسی پرۆگرامێکی تازاکەین، پایلۆتی ناوچەکانی باکوور و دەرەوەی شار. با بزانین داواکاری سەرەکی ئەم پرۆگرامە چییە. سەرەتا ئەم پرۆگرامە مەبەست لەم پرۆگرامە زیادکردنی ژماری دانیشتوانی ئەو ناوچانەیە کە بەشدارن لە پرۆگرامەکە، و ئەگەر تۆ ناوت هاتەوە ئەوە ئەبێ بە شێوەیەکی هەمیشەیی تۆ لەو ناوچەیە بژیت. ناتوانانی شوێنەکەت بگۆڕی، ناتوانانی پارێزگاکەشت بگۆڕی، شارەکەشت هەر ناتوانانی بیگۆڕی، لەبەرەوەی خۆیان ئەم پرۆگرامەیان دانەوە بۆی خەڵک بچێت لەو ناوچانە بژین. ئەنجا لە پارێزگای ئۆنتاریۆ 5 ناوچە بەشدارن، لە پارێزگای مانیتۆبا 2 ناوچە، لە ساسکەچوان 1 ناوچە، لە ئەلبەرتا 1 ناوچە، و لە پارێزگای بریتیش کۆلۆمبیا چەند ناوچەیەک بەشدارن. من پێشەوەی بەردەوام بم ئەمەوە ڕوونکردنەوەیەک بیم. لە ڕێگەی فەیسبوکەوە چەند کەسێک پرسیاری ئەویان لێکردم کە گوایە پرۆگرامێک هەیە تایبەتە بە پارێزگای بریتیش کۆلۆمبیا لە کەنەدا خەڵک وەرەگرێ و هیچ داواکاری و مەرجی نییە، یعنی نە ئایڵسیەوێ نە ئەزمموی کاریەوێ هیچی نەوێ. ئەنجا با من بێم لەسەر ئەمە شتێک بڵێم. بە بۆچوونی من مەبەستیان ئەم پرۆگرامەیە کە من ئێستا باسیەکەم. بەڵام لێرە شتێک هەیە، یعنی ئەگەر بە لۆجیکی بیری لێ بکەینەوە، کەنەدا وڵاتێکی گەورەیە، خەڵک لە زۆربەی وڵاتانی جیهانەوە حەزەکەن بێن لە کەنەدا بژین، و وڵاتێکی پێشکەوتووە. یعنی چۆن ئەبێت پرۆگرامێک دانێ بێ ئەوەی هیچ داواکاریەکی لەسەردا بێت، یان بێ ئەوەی هیچ مەرجێکی سەرەکی هەبێت بۆ وەرگرتن. لەبەرەوەی کەنەدا زۆر پەنابەر وەرەگرێ، کە پەناوبەریش وەرەگرێ ئەبێ سوودێک لەو پەنابەرە وەربگرێ، یعنی بۆ چاوی کاڵی ئێمە وەرمان ناگرێت کە تویتە ئێرە لەوانەیە بێ بخوێنی پارەیەکی خەیاڵی ئەی بەخوێندن، لەوانەیە بێ ئیش بکەی ئەزمموی کارت هەبێ لە شوێنێک ئیش بکەی سوود لە ئەزمموی کارەکەت وەربگرن، لەوانەیە زمان بزانی. گرنگ ئەوەیە تۆ شتێک بزانی. ناکرێت پرۆگرامێک دانرابێت لە کەنەدا داواکاری نەبێ، هیچ مەرجێکی وەرگرتنی نەبێ، هەروە بڵێن یەڵە دەی خەڵک با ناوی بنووسێ و ناوتانێتەوە بێن بۆ کەنەدا. و شتێکی تریشێ، بۆ نمونە ئەگەر هەر کۆمپانیایەک لە فەیسبوک کە پۆست بڵاوەکەنەوە ئەڵەن پەیوەندیمان پێوە بکەن بۆ زانیاری زیاتر، کە تۆ پەیوەندیان پێوە ئەەکەی، ئەبێ ناوی پرۆگرامەکە وەرگری، وەبسایتی پرۆگرامەکە وەربگری، زانیاری زیاتر لەسەر پرۆگرامەکە وەربگری. لەبەرەوەی تۆ پارە ئەی، تۆ بە بەلاش ئەو شتت بۆ ناکەن، تۆ کە دەفتەرێ ئەی 2 دەفتەر دۆلارەی بۆ خۆت و بۆ خێزانەکەت، ئەبێ داوای ئەوە بکەی بزانی ئەم پرۆگرامە چیە، ناوەکەی چیە، ئەم پارەی تۆ لە چی سەرفەکرێ. بۆیە تکایە زۆر ئاگاتان لێبێ. ئەگەر هەر کۆمپانیایەک ئامادە نەبوو زانیاری زیاتر لەسەر ئەو ڕێگایە بڵاو کاتەوە بۆ تۆ، ئەوە ئەبێتە مایەی گومان، لەبەرەوەی هیچ شتێکی شاراوەی تێ نییە. تۆ پارە ئەی ئەبێ بزانی کام پرۆگرامت بۆ هەڵەبژێرنەوە چ بە چ ڕێگەیەک تۆ ئەگەێنن بە کەنەدا. ئەنجا با بەردەوام بین. بازین داواکاریەکانی ئەم پرۆگرامە چیە؟ یەکەم ئەبێ ئەزمموی کارت هەبێت. لە 3 ساڵی ڕابردوو بەلایەنی کەم زیاتر لە 1560 کاتژمێر کارت کردبێ. دڵنیام زۆربەتان لە 3 ساڵی ڕابردوو زیاتر لەو کاتژمێرە کارتان کردووە. دووەم ئەبێ تاقیکردنەوەی زمانی ئایڵست هەبێت و کەمترین نمرەی داواکرا و 5، یعنی پێم مەڵێن 5مان پێ نایەت لە ئایڵس. 5 ئاسانە، 5 بە ئاسانیەت. و شتێکی تریش هەیە، ئەم جۆرە ئایڵسە جەنەرەڵ ترینینگە، تکایە ئەکادمیک نەکەن، جۆری جەنەرەڵ ترینینگی ئەوێت. سێیەم ئەبێ بڕوانامەکەت پشتڕاستکردنەوەی بۆ بکەیت و بێنێری بۆ وێست، ئەوە لە ڤیدیۆکانی پێشوو باسم کردووە. و هەروەها ئەبێ بەشداربوو بڕوانامەی هەبێ، ینی خوێندنی تاو کرد بێت، جا ماستەر بێت، دکتۆرا بێت، دیبلۆما بێت، گرنگ ئەوەیە تۆ شتێکت خوێند بێت. چوارەم ئەبێ پارەی پێویست لە حساب بانقیەکەت هەبێەوە. ئەگەر هەر مڵکێکت هەیە بە ناو تۆیە لە کوردستان ئاماژەی پێ بکە بە بەڵگەوە. یعنی چی بە بەڵگەوە؟ یعنی بۆ نمونە بەڵگەنامەی ئەو مڵکەی هەتا ئەبێ وەریگەڕیتە سەر زمانی ئینگلیزی و لە ناو ئەکاونتەکەت بە ئۆنلاین ئەپلۆدی بکەی. اینجا ئەو پارەیە کە پێویستە لە حساب بانقیەکەت هەبێت بۆ ئەم پرۆگرامە، ئەگەر یەک کەس بی ئەبێ 8922 دۆلارت هەبێ، ئەوش پارەی کەنەدیە، دۆلاری کەنەدی. سێ کە 13000 دۆلارە. ئەگەر زیاتر دانەی کێشە نییە، بەڵام بڕی پارەی داواکرا و بەم جۆرەیە. پێنجەم ئەبێ بۆ هەمیشەیی لە یەکێک لەو ناوچانە بژیت کە بەشدار بوو هەڵیە بژێرێت، ناتوانانی شوێنەکەت بگۆڕی وەکو پێشتر وتم. شەشەم
هەر ناوچەیەک کە بەشدارە لەم پرۆگرامە وێبسایتی سەرەکی خۆی هەیە کە سەیری وێبسایتەکانەکەی داواکاری تایبەتی خۆیان هەیە. من داواکاریەکانم سیر کرد، زۆربەی داواکاریەکان هەمان ئەو داواکاریانەیە کە حکوومەتی کەنەدا داوای کردو، شتێکی وە جیاوازی تێنیە، بەڵام ئەشێ پارێزگا هەبێ خود ناوچە هەبێ کە شتێکی جیاوازی بێت. ئەویش هەموو وێبسایتەکان لە ژێر ئەم ڤیدیۆیە دانێم ئەتوانن بچن سەیریکەن. حوتەم ئەبێ بە دوای کار بگەڕێت، هەلی کار بدۆزیتەوە، هەر کاتێک کە هەلی کارت دۆزیەوە ڕاستەخۆ فۆرمی ئیقامەی کەنەدا پڕەکەیتەوە. لێرە دیسان ئەیڵێمەوە کە من باسی فۆرم پڕکردنەوە ئەکەم، باسی ئەوە ئەکەم کە دوای ئەوەی تۆ هەلی کارت دۆزیەوە. وە شتێکی تریش هەیە، دۆزینەوەی هەلی کار لەم ناوچانە ئاسانترە لە پرۆگرامەکانی تر، لەبەر ئەوەی ناوچەکان دیاری کراوە و ژماری دانیشتوانیان زۆر کەمە، دڵنیا بن بە ئاسانی ئەتوانن هەلی کار بدۆزنەوە. کە سەیری مەرجی سەرەکی ئەو کارانەم کرد لەم ناوچانە بڵاو ئەبێتەوە، داواکاریەکان زۆر ئاسانترن لە پرۆگرامەکانی تر، لە ئەتلانتیک پایلۆت و لە ئەکسپرس ئەنتری و لە PNP. بۆیە دڵنیام ئەگەر تۆزێ خۆتان هیلاکن لەسەر ئەم پرۆگرامە ئەتوانن هەلی کاری باش بدۆزنەوە. ئێستا ئێمە بە شێوەیەکی گشتی باسی ئەم پرۆگرامەمان کرد. ئێستا ئەچینە سەر وێبسایتی پرۆگرامەکە بۆی بزانین زانیاری زیاتر چی بڵاو کراوەتەوە. لە گۆگڵ ئەنووسم canada.ca، یتە خوارەوە، لێرە نووسراوە Immigration and Citizenship، ئەنجا یتە خوارەوە نووسراوە Immigrate، ئەنجا یتە خوارەوە دیسان نووسراوە Rural and Northern Immigration Pilot. لێرە وێبسایتی هەموو ئەو ناوچانە دیاری کراوە دانراوە کە بەشدارن لەم پرۆگرامە. پێش ئەوەی باسی وێبسایتەکان بکەم، ئەمێ شتێکی ترتان پێ بڵم. لێرە نووسراوە About the process, there are 4 steps to applying for permanent residence under this pilot. یعنی 4 هەنگاوی سەرەکی هەیە بۆ ئەوەی بەشداربوو بتوانێ سوودمەند بێ لەم پرۆگرامە. لێرە نووسراوە IRCC eligibility requirement، ئەم لینکە بکەرەوە. لێرە وەرە خوارەوە شتێک نووسراوە NOC web page. من پێشتر ئاماژەم بۆ کردبوو کە لە ئەکسپرس ئەنتری، لە پرۆگرامی PNP، لە پرۆگرامی ئەتلانتیک، لە هەر پرۆگرامێک کە تایبەتە بە ڕێگاکانی کۆچکردن بۆ کەنەدا، داوای کۆدی پیشەکەتەکە، بێ کۆدی پیشەکەی خۆت بزانی. بۆیە ئەم پیجە تەنها تایبەتە بەو شتە. ناوی پیشەکەی خۆت بنووسە، ئەگەر ناوی پیشەکەت نازانی دیسان لە کۆمنت بۆم بنووسن بۆی کۆدەکەتان پێ بڵم. بۆ نمونە سیڤیل ئەنجینێر، لەبزین کۆدەکەی سیڤیل ئەنجینێر چەنە. لێرە نووسراوە 2131، کلیک بکە سەر ئەمە. زانیاری تەواو لەسەر پیشەکەی تۆ بڵاو کراوەتەوە، لەسەر ئەم پیشێ. بۆ نمونە نووسراوە example titles، main duties بۆ ئەنجینێر، بۆ سیڤیل ئەنجینێر نووسراوە employment requirement، واتە خاوەنکار کە لە کەنەدا داوای سیڤیل ئەنجینێر، داوای ئەندازیاری شارستانی بکە، داواکاریەکانی چیە بێ ئەم داواکاریانت هەبێت. زانیاری زیاتر بڵاو کراوەتەوە لەسەر ئەم پیشەیە. زۆر گرنگە ئەم پیجە بکەن و سەیریکەن، لەبەرەوەی هەموو زانیاریەک لەسەر ئەو شتێک کە تۆ ئەتەوێت نووسراوە و کاتە بۆ تڕون ئەبێتەوە تۆ پیشەکەت چییە و کۆدی پیشەکەت چەنە. لینکی ئەم پیجە لەژێر ئەم ڤیدیۆ دانێم، ئەتوانن خۆتان بچن سەیریکەن. جا با بگەڕێنەوە سەر پرۆگرامەکە. لێرە بۆ نمونە نۆرث بەی، کۆمەڵگایەکی بچووکە نۆرث بەی لە پارێزگای ئۆنتاریۆیە. ئەمە وێبسایتەکەیانە. هەستەکەم زۆر دوور نییە لە تۆرۆنتۆ نۆرث بەی، وابزەم هەرچەند کاتژمێرێک دوورە. جایتە خوارەوە لێرە نووسراوە چی؟ Information for applicants، ئێمە ئەپلیکەنسین، ئەمە داگری. ئیتر وێبسایتەکان ئەتوانی سەیریکەی. ئەمەش زانیاری زیاترە لەسەر کە چۆن با بڵێ داواکاریەکان سیرکەین، مەرجەکان چییە، و چۆن دوای ئەوەی کە تۆ ئیشت دۆزیوە چۆن بتوانی سوودمەند بی لەم پرۆگرامە. هەمووی بە ستێپ نووسراوە.
من بۆیە زیاتر ناچمە ناو بابەتەکە بە قوڵی لەبەرەوەی ئەو کەسەی کە هەنگاوەکانی داهاتوو جێبەجێەکە ئەبێ هەلی کاری دۆزی بێتەوە کە هەلی کارت دۆزیەوە هیتەوە سەر ئەم وەبسایتە هەمووی نووسراوە چی بکەی چی نەکەی هەنگاوەکانی داهاتوو چییە وە شتێکی تریش هەیە لێرە ئەتوانن بڕۆنە سەر frequently asked questions لێرە وەڵامی زۆربەی ئەو پرسیارانەی کە خەڵک کردوێتی دەربارەی ئەم پرۆگرامە لێرە وەڵامەکانی بەدەستەهێنن ئەگەریش بتەوێ بە دوای کارە بگەڕیت لەم ناوچانە ئەچیتەوە سەر جۆب بانک لێرە لە وێبسایتی جۆب بانک تەنها لۆکیشنەکە شوێنەکە ئەکەی بە نۆرث بەی ئۆنتاریۆ لێرە هەموو ئەو هەلی کارانە بڵاوکراوەتەوە کە لەو ناوچەیە هەیە ئەنجا ئەتوانێت سیڤەکەت بنێری بەڵام بۆ نمونە تۆ ئەتەوێ بۆ نمونە لە بریتیش کۆلۆمبیا لە ڤێرنۆن لە بریتیش کۆلۆمبیا بژیت وەبسایتی ئەم ناوچەیە ئەکەیتەوە ئیتە خوارەوە نووسراوە information for applicant واتە ئێوە و ئەگەر بتێ بە دوای کارە بگەڕی لە ڤێرنۆن ئیت لێرە لە جۆب بانک لۆکیشنەکەت ئەکەی بە ڤێرنۆن BC لێرە هەلی کاریان هەیە ڕۆژانە هەلی کار بڵاوەکەنەوە ئەنجا لێرە شتێک هەیە ئەمێ باسی بکەم بۆ دۆزینەوەی کار وەبسایت زۆرە بەڵام من زیاتر لەسەر جۆب بانک قساکەم لەبەرەوەی جۆب بانک وەبسایتێکی باوەڕ پێکراوە ئەشتوانن ئەگەر جۆب بانک نەبوو لە ڕێگەی ئیندید لە گۆگڵ بنووسن ئیندید لێرەش ئەتوانن بە دوای هەلی کارە بگەڕن لەو ناوچەیە ئەگەر هەر پرسیارێکتان هەبوو هەر شتێک ڕوون نەبوو لەلاتەن لەسەر ئەم پرۆگرامە لە کۆمنت بۆم بنووسن و ئەگەر پێویستیتان بە ڤیدیۆی زیاترە لەسەر ئەم پرۆگرامە و ئەتوانن دیسان لە بەشی کۆمنت بۆم بنووسن ئاگادار بکەنەوە و هەتا ڤیدیۆیەکی تر پێشەوەی بڵێم خواتان لەگەڵ بیرتان نەچێ سەبسکرایبی چەناڵەکەم بکەن و بیرتان نەچێ لایک و کۆمنت و شێر و هەموو شتێک و هەتا ڤیدیۆیەکی تر منە بێ بڕۆم خواتان لەگەڵ